بەڵێ بەرزان وەک لە هەواڵەکانیشدا هاتبوو سبەی لە ڕۆژاوایی کوردستان کۆنفرانسی یەک ڕیزی و یەک هەڵوێستی بڕێوە دەچێت. هەڵبەتە ئەمە بە پاڵپشتی سەرۆک بارزانانی. سەرۆک بارزانی وەکو مەرجعی گەلی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان بەردەوام بەرەو ئامۆژگاری ئەو سەردان دەکرێت، دێن بۆ لای تا لە ئامۆژگاریەکانی و ڕێنوێنی ئەو سوود وەربگرن، وەکو ئەوەی کە سبەیش لە ڕۆژاوای کوردستان بڕێوە دەچێت. ئێمە سەبارەت بە ڕۆڵی سەرۆک بارزانی لە یەکخستنی و یەکدەنگی گەلی کوردستان بە تایبەتیش لە سووریا میوانێکمان لەگەڵدایە، لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز فەرحان جەوهەر شرۆڤەکاری سیاسی کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک فەرحان شەوتان باش، سوپاسانەکەین کە لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 لەگەڵمان بەشدارن. بۆ خۆت باش دەزانی سەرۆک بارزانی وەکو مەرجعی گەلی کوردستان ڕۆڵی گەورەی لە ڕێکخستنەوەی نێوماڵی کورد لە هەر چوار پارچەی کوردستان هەیە. ئەم ڕۆڵەی سەرۆک بارزانی لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بەڵێ شەوتان باش، زۆر سپاس. سەرچاوی لە کۆمەڵی هۆکاری زۆر سەرەکیەوە گرتووە کە یەکیان هەرە گەورەی ئەوەیە کە سەرۆک بارزانی خاوەنی خەباتێک و دوور و درێژی تێکۆشانی سیاسی و پێشمەرگایەتیە لە گۆڕەپانی سیاسی کوردستاندا تاکە سەرۆکی هەموو کوردستانە کە تاکو ئێستا بەردەوامە لە خەبات و تێکۆشانیدا و هەروەها دەستکەوتی گەورە لەسەر دەستی جەنابی سەرۆک بارزانی بۆ گەلی کوردستان بەدەست هاتووە تاکو ئێستا کە دەبینین گەیشتوتە ئەم قۆناغە و لە ڕابردووشدا بە هەمان شێوە توانیویەتی بزوتنەوەی ئازادیخوازی کوردستان چ لە بەشی باشووری چ لە بەشەکانی دیکەش بەهۆی ئیلهام بەخشی و بەردەوام لەگەڵبوونیان وای کردووە کە ئەم بزوتنەوەیە بەردەوام گەشە بکات و بگاتە ئەو ئاستێککە ئەمڕۆ دەبینین لە مەحافلی دێولی و لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی هەرێمایەتیش بۆتە قەزیەیەکی زۆر گەورە. بۆیە بە حکمی ئەو پێگەیە و ئەو خەبات و تێکۆشانەی جەنابی سەرۆک بارزانی هەیەی بەهۆی ئەو ڕۆیا و دیدگایە پێشکەوتن خوازانەی بۆ کێشەکان هەتیتی لە بۆ مەسەلەی ئاشتی هەیەی ئەموو ئەم هۆکارانە پاڵپشتن هاندەرن بۆ ئەوەی کە بەڵێ ڕۆڵ پێگەی گەورەی ببینیتن لەم بوارەدا. ئەمەیە زۆر باشکارەکان. باش کاک فەرحان، بەڵام بۆ چارەسەری کێشەی کۆردەگەر بینە سەر ئەوە سبەی بۆ خۆ دەزانی کۆنفرانسی یەک ڕیزی و یەک هەڵوێستی لەوێ بەڕێوە دەچێت لە ڕۆژاوای کوردستان. ئەنی بۆ چارەسەری کێشەی کورد لە سووریا بۆچی هەموو لایەنە سیاسیەکانی ئەوێ هی ڕۆژاوای کوردستان بەردەوام دێن و داوای ئامۆژگاری و ڕێنوێنی لە سەرۆک بارزانی دەکەن بۆ یەکخستنی یەک هەڵوێستی هەموو لایەنەکانیان بۆ ئەوەی گەلی کوردستان لەوێ بە مافەکانی خۆی بگات؟ بەڵێ جەنابی سەرۆک بارزانی و هەروها پارتی دیموکراتی کوردستانیش تەمان لە هەموو بەشەکان و بە تایبەتی لە بەشی ڕۆژئاوای کوردستانی سووریا عمقێکی استراتیژی زۆر گەورە هەیە لە ناوگەلی کورد لەوێدا بەهۆی بە حکمی ئەو پێگەی و ئەو عمقە استراتیژیە سیاسیە خەباجێڕێی ڕابردووشدا و تاکو ئێستاشدا بەردەوام بوون لەگەڵیان وای کردووە کە هەمیشە ئەوان سەرۆک بارزانی و پارتی دیموکراتی کوردستانیش لە ناویاندا بە مەرجعی خۆیان بزانن و لە دەوری ئاڵای پارتی و مەرجعەتی جەنابی سەرۆکیش کۆبوونێتەوە بۆ ئەوەی بتوانن کە هەنگاوەکانیان بەرەو ئاین دەبنێن. بۆیە هەمیشە پێویستیان بەگەڕانەوە هەیە بۆ ئەم مەرجعە و بۆ ئەم سەرۆکە کە بتوانن وەکو ئیلهام بەخشێک دەیبینن کە هەمیشە دەزاننیش ئەوان بە تەئکید زۆریش دڵنیانە لەوەی کە هەمیشە جەناب سەرۆک بارزانی قسەکانی گوتارەکانی لە بەرژەوەندی گەلی کوردستانە هەمیشە تەئکیدی لەسەر یەکگرتووی و پێکەوەی بوونی گەلی کوردستان و لایەنە سیاسیەکان کردوتەوە. لە دوا وتاریشیدا لە 9 ئەم ساڵ لە پیشانگای کتێب لە هەولێر تەئکیدی کردەوە کە بەبێ یەکگرتنی لایەنە سیاسیەکان و بەبێ یەکبوونی کورد ئەم دەستکەوتانە ناپارێزرێن و ڕەنگە بەدیش نهێن ئەوانەی ماویشن. بۆیە هەمیشە جەنابیان لە حەق و حقوقی پارتی دیموکراتی کوردستان تا لە هەموو شوێنەکان خۆش بووە لە پێناوی یەکبوون و یەکێتی ڕیزەکانی گەلی کوردستانەوە لە هەموو پارچەکان. بۆیە ئەوان ئەم مەسلەیە بەگرنگ دەزانن و بە تەئکیدیش ئامۆژگاریەکانی جەنابیان زۆر گرنگە بۆ ئەوان ڕاستگۆیانەیە باوەڕیان پێیە سەرچاوەی دڵنیاییە هەموو ئەمانە ئەم هۆکارانەوە دەکاتن کە بەڵێ ئەوان بەردەوام بگەڕێنەوە بۆ
ئەو لایەنەی جەنابی سەرۆک بارزانی. زۆر باشە کاک فەرحان جگە لە ڕۆژاوای کوردستان وەکو ئێوەش ئاماژەتان پێدا سەرۆک بارزانی ڕۆڵی گەورەی هەبوو لە ڕێنوێنی هەموو لایەنەکان لە باکووری کوردستانیش ینی تا چەند هەوڵەکانی سەرۆک بارزانی لە باکووریش یەکلاکەرەوەن بۆ سەرخستنی پرۆسەی ئاشتی کە ئێستا لە باکووریش هاتۆتە ئاراوە. بەڵێ خۆی بەڕاستی جەناب سەرۆک بارزانی سەمامی ئەمانە ینی سەمامی ئەمانە لە پرۆسی ئاشتی لە تورکیا و هەروەها لە ڕۆژ ئاواش بە تەکید لەبەرەوەی خۆشتان دیتان هەموو ئەو وەفدانەی هاتو چۆی مەسەل بۆ ئیمرالی و بۆ ئەنقەرە و بۆ ئێرەش دێنە ئێرە هەردوو لایەنی حکوومەت و لایەنی دیکەی کوردیش لەلایەن بەڕێز ئۆجلانەوە کە ڕێنمایی دەکرێن هەمیشە تەوسیان دەکەن کە بەڵێ بگەڕێنەوە بۆ لای جەنابی سەرۆک بارزانی بۆ ئەوەی دید و دیدگای خۆی پێمان بڵێتن لەسەر ئەم پرۆسەیە ینی ئەوان دەبین ئەگەر جەنابیان لە ناو ئەم پرۆسەیە دابێتن و تێدا بێتن وەکو زمانێک دەیبینن کە بەڵێ سەر بگرێت وەکو جارەکانی پێشووتر نەبیت شکست نەخواتن بۆیە ئەوان و هەروەها ڕۆڵ و پێگە و ئەو عمق استراتیجیای لە باکووری کوردستانیش هەیە بە تەکید ئەمەش هۆکارە و هەم حکوومەت ئەم ڕۆڵە دەرک دەکاتن هەم لایەنی کوردیش لەوێ ئەم مەسەلەیە دەزانن کە بەڵێ بەبێ نێوەندگیری و بەبێ ئامۆژگاری و بەبێ هاتنە ناوەوەی جەنابی سەرۆک بارزانی بۆنا ئەم پرۆسەیەک دەبێتن کە ڕەنگە دوا ڕۆژێکی ئەو تۆی نابێت کە هیوا لەسەر هەڵ بچندرێتن بۆیە ئەوان هەمیشە کە بەیانێک یان پەیامێک دەردەچیتن هەتا ئەگەر لە ئیمرالیش بی یان لە لایەنی حکوومەتیش بی بە تەکید لە چ بە ئاشکرا و بەنهێنیش هاتوونە پێشتر هاتوونە ئەم پەیامانەی خۆیان بگەینە جەنابی سەرۆک بارزانی بۆ ئەوەی تێبینی و دیدگای خۆی لەسەر دەرببڕیتن ئێستاش کە ئەو هەمیشە هاندەری مەسلەی کووردە لە ڕووی سیاسی و ئاشتیەوە هەمیشە تەکیدی لەسەر خەباتی گەلی کوردستان هەموو پارچەکان بە ئاشتی کردوتەوە بە تەکید ئەم پرۆسەیە بەدڵی ئەوە پێیخۆشە هەردوولا بگەنە چارەسەرێکی ئاشتیانە چیتر خوێنی کورد و ترک بەدەستی یەکدی نەڕژێتن و هەروەها لەگەڵ خوێن ڕشتن نییە لەگەڵ لە هیچ پارچەیەکدا هەمیشە تەکیدی کردوتەوە کە بەڵێ مافی کورد لە ڕێگای توندوتیژی و چەکەوە بەدەست ناهێتن بەڵکو خەباتی مەدەنی و سیاسی هۆکارێکی زۆر فعالە زۆر گەورەیە بە تایبەتی لەم سەردەما بۆ بەدەستهێنانی مافی گەلی کوردستان جا ئەمە وای کردووە کە بەڵێ ئەوان بزانن کە پرۆسەی ئاشتی بەبێ جەنابی سەرۆک بارزانی ڕەنگە وەکو گوتم تووشی شکست ببێتەوە یان تەتمیناتی دروست نەدرێتە لایەنی کوردی کە بەڵێ پرۆسەکە سەردەکەوی یان جدیەتی حکوومەت بسەلمێنیتن بۆیە لەم مەسەلەیەوە هەمیشە گەڕاونەتەوە لای جەنابی سەرۆک بارزانی. باش کاک فەرحان تا چەند یەکریزی و یەکدەنگی کورد لە ڕۆژاوای کوردستان نەک هەر بۆ بەدەستهێنانی مافەکانی گەلی کورد لە ڕۆژاوا بەڵکو بۆ سەقامگیری سووریاش گرنگە. بەڵێ بە تەکید خۆتان دەزانن یعنی هەتا لە عێراقیش وایە و لە تورکیا و لە ئێرانیش ئەو شوێنانەی کە کوردیاندا بەسەردا دابەش کراوە یان بەشێکن لەو دەوڵەتانی ئێستا تاکو کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕە چارەسەر نەکرێتن هیچ یەک لە وڵاتانەدا ناتوانن ئەمن و ئاسایش و بخۆیەوە ببینن. خۆتان نەزانن لە عێراق کە تووشی ئەم هەموو مەشاکیلانەی بە درێژایی مێژووی بوو ئەنجامەکەی ئەو بوو کە نەیان دەویست کێشەی کورد چارەسەر بکەن هەر کاتێکیش کە معاملەیەکی باشی ئاشتیانیان لەگەڵ مەسەلەی کوردی کرد بێتن ئەوە ئەمن و ئاسایش بەرقەرار بووە. سووریاش بە هەمان شێوە ئەمڕۆ حاڵەتی سووریا هەر حاڵەتێکی زۆر جیاوازترە. سووریا پێکاتەیەکی پێکاتە و ئاینی جیاوازی تێدایە بۆیە وڵاتێکە هەمیشە بەبێ ئاشتی و بەبێ چارەسەرکردنی کێشەی کورد لە ڕۆژ ئاوادا بە هیچ شێوەیەک مەرکەز یان دیمەشق ناتوانێت ئارامی و جێگیری سیاسی بەخۆیەوە ببینێت وەک چۆن لە ڕابردوشدا نەیتوانیوە و هەموو ئەو دەسەڵاتانەی هاتوونە نەیانتوانوە جێگیر ببن یان ئەمن و ئاسایش بە وڵاتەکەیان بەرقەرار بکەن. بۆیە بۆ سووریاش گرنگە بۆ گەلی ڕۆژئاوا بۆ گەلی کوردیش لە ڕۆژ ئاواش گرنگە لەگەڵ مەرکەزدا لەگەڵ دیمەشقدا بگەنە ئەنجامێک بۆ ئەوەی چیتر هەم مافەکانی کورد نەخورێتن هەم ئەمن و ئیستیقراریش لە سووریا بە شێوەیەکی گشتی بەرقەرار ببێت. هەروەها جەنابی سەرۆک بارزانی لە ڕۆژ ئاواش و بۆ
ئامۆژگاریشی بۆ دەسەڵاتدارانی نوێی دیمەشقیش ئەوەیە کە بەڵێ نەک هەر کورد هیچ پێکهاتە و پێکاتەیەکی جیاوازی ئاینی و نەتەوەی لە ناو سووریادا فرامۆش دەکرێت پێویستە هەموویان بەشداریان پێ بکرێتن لە حکومڕانیەتی ئێستای نوێی سووریادا و بڵئاخاس مەسەلەی کوردی کە زۆر تەکیدی لەسەر یەکگرتنی هەموو لایەنەکان کردوتەوە زۆر لە مێژە هەوڵی نێوەندگیری ئەدات کۆبوونەوە لە نێوان ئەنجومەنی کوردی سووریا و هێزەکانی پێدە دەکاتە زۆر ماوەیەکی زۆرە هەمیشە تەکیدی لەوە کردوتەوە کە بەڵێ بەبێ یەکبوونی ئەوان و دوجار پێکەوە چوونیان بۆ دیمەشق نەبێتن ناتوانیش دەستکەوتێک بەدەست ببێنن. زۆر باشە زۆر بەڕێز فەرحان جەوهەر شرۆڤەکاری سیاسی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 شەوتان باش.